We are not only in need to the American forces for fighting against terrorism. لە شاخەوە لە پانتاییکەوە سەختەکاندا پیاوێک دژی گەورەترین دیکتاتۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە لووتکەی بەهێزی خۆیدا بوو دەوەستێتەوە. ئەو لە پێشمەرگایەتیەوە دەگاتە دڵی بەغدا بە چەند ساڵێک بە هەموو عراقیەکان و دنیا دەڵێ حکومڕانی لە زۆنی تێکشکا و فرەمەزهبدا دەکرێت وێنایەکی جوان بدات. ئێستا یەکێتیەکەی مام لە بەغدا دەنگی دلێرە و تەختی سەرۆکایەتی لایەتی فراکسیۆنەکەشی لەکوێدا پێویست بێت قسە دەکات. لە هەرێم یەکێتی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان و ڕەتکردنەوەی تاگڕەوی سیاسی بەکردار بۆ خەڵکی کوردستان نمایەندە دەکات. دەڵێ باشکردنی دۆخ و گوزەرانی خەڵک دەبێت لە ئەولەویەتی کارکردنی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستاندا بێت. کۆمەڵێک هەڵوێست بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە ئەبینین دیارە ئەم هەڵوێستانە مێژوویەکی دوور و درێژتریان هەیە و بەردەوامیش دەبێت و لە ئێستاشدا دەربارەی ئەو حاڵەتانی کە لە هەرێمی کوردستان ڕوویان داوەندە خراپی بار و گوزەرانی خەڵک لە بژێوی خەڵک لە سەپاندنی دایەنێک بیاوێ هەژمونی خۆی بسەپێنێ لە ڕێگەی کۆمەڵێک حاڵەتەوە لە ناو پەرلەمان و لە بەزۆرینەوەوانە یەکێتی نیشتمانی کوردستان هەڵوێستی ڕوون و ئاشکرای هەیە پاڵپشتی هەموو لایەنەکانی ترە لەگەڵ هەموو لایەنەکانی تریشا هەوڵ ئەدا کە جۆرێک لە سازان دروستکان. یەکێتی نیشتمانی کوردستان بەشدارە لەم حکوومەتی هەرێمی کوردستانە گەرچی ئەم کابینەکان وە تابەتی دوای سڕکردنی ڕێکەوتنی استراتیژی و پشکی یەکێتی وەکو نیوەی حکومڕانی خۆتان نەزانێت یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام خطابی ئەوە بووە کە شەراکەتی ڕاستەقینەی لە حکوومەتان نەبووە و بەشێک نە بەشێکی کارا بەمانای ئەوەی کە ئەو دەسەڵاتانەی کە هەن ئەو وەزارەتە گرنگانەی کە هەنی بەدەست یەکێتی و نیشتمانی کوردستانەوە نەبوون بەڵام دوجار یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغە جیاجیەکانە شانی داوەتە بەر هەموو ئەو کۆسپ و لەم پەرانەی کە هاتوونەتە پێش و زۆر جار ئەگەرم حکوومەتە بەرەو کەناری داڕمان ڕۆشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک بۆ لەوەی کە نەهێشتووە و ئەم ئەزمونە تێک بچێت بەتایبەتی ئەم ساڵ ئەکیدم جیاوازێکی تری ئەبێ لە بەرەوەی یەکێتی بە گڕوتینێکی ترەوە هاتوۆتە ناوەوە یەکێتی پلانێکی استراتیژی هەیە پلانی کورتخایەنی هەیە ئێستا بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانێکی ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە پلانی درێژخایەنی هەیە بۆ ئەوەی چۆنەڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەو شێوەیە بە جۆرێک لە قەلەقی نەژین پلانی درێژخایەنی هەیە بۆ ئەوەی پلانێکی استراتیژی هەیە بۆ ئەوەی داهاتوویکی ڕوونتر چۆنەڵی دابین کە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. کوردستانیان و یەکێتیەکان چاویان لە سەرکردایەتیەکەیە کە ئاسۆ لە بەردەمیدا ڕوونە ئێستاش پانتاییەکی گەورە لە گرفتەکانی خەڵکی لە ئەسۆگرتووە و هەوڵی دۆزینەوەی چارەسەریان دەدات. دەشخوازن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێک بێت بۆ هەموو خەڵکی کوردستان بێت و جیاوازی ناوچەگەری و لە نێوان پارێزگاکانیشدا نەکات. هاوکات حکوومەتێک بێت دوور لە هەموو ئایدیایەکی حیزبی و بیرکردنەوەیەکی تاکە کەسی کە وەک تیمی یەکێتی لە حکوومەت بە ئاشکراوەی ڕاگەیاندووە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.